لە دیوانی وەزارەتی ئەوقاف کۆبوونەوەی دووەم ئەنجامدرا بۆ لیژنەی هاوبەشی وەزارەتی ئەوقاف و وەزارەتی ڕۆشنبیری بۆ ڕێکخستنەوەی چالاکیە ئاینیەکان و میدیاییەکان. دیارە ئەمە یەکێک بوو لە ڕاستپاردەکانی کۆنفرانسی وەزارەتی ئەوقاف کە پێشماوەیەک ئەنجامدرا. لەم کۆنفرانسەدا کۆمەڵێک ڕاستپاردە دەرچوو. یەک لە ڕاستپاردەکان ئەوە بوو کە پێویستە گوتاری ئاینی بە شێوەیەکی گشتی ڕێک بخرێتەوە لە کوردستان. بەشێک لە ڕێکخستنی گوتاری ئاینی پەیوەندی بە میدیاکانەوە هەیە و چۆنیەتی مامەڵەکردنی میدیاکان لەگەڵ وتاری ئاینی و لەگەڵ مەسلەی ئاینی بە شێوەیەکی گشتی بۆیە وامان بە چاکزانی کە ئەو لیژنە هاوبەشە پێک بهێنرێ لایەن وەزارەتی ئەوقاف و وەزارەتی ڕۆشنبیریەوە و لەو دوو کۆبوونەوەدا تیشی قرایە سەر چاکتر ڕێکخستنی بواری ئاینی و بواری ڕۆشنبیری و میدیایی ئازاریەک دەدرێت بە مامۆستا کە لە نێوان سێ وتاریان سێ ناونیشانێک هەڵدەبژێرێ جا بۆ خۆی وتارەکەدا دەڕێژێ. بەڵام ئەوەندەیە هەوڵ دەدرێت کە ناونیشانەکان ڕێک بخرێ بۆ مامۆستایانی ئاینی لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە دەبێت بە تەکید لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە. ئەمەش دیارە بۆ ئەوەیە کە ئەو وتارە نەپەخش بکرێتەوە شایستەی پەخشکردنن و ئەو زەوابەتانەی تێدایە کە ئەوە لیژنەی هاوبەش دایناوە.